خۆ وەختتان و خێر و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سڵامەت وەن. ئەزانم کە سەروبەند ڕۆژگارانە ئەمڕۆژ بە دەلیل شێویاگیە ئەوزاعەکە خوێندنەوەی داستان و هەنگاو هەڵگرتن بەرەو داهاتوو لە تارمایی و لە تەمومژێکی قوڵ و ئەمیقە. خوێندنەوەکەشی بۆ خەڵکە عادی ئاسان نییە و لە هەمان کاتیشا دەستگاهای میدیایی هەر پیوە ئەنێن بەم ئاگرە خراپتریەکەن. بۆ کەس نازانێت چ ڕووداوێ ڕوو ئەدات، دەلایلی فرەز یەکێک لە دەلایلی ئەمەسە کە ئێمەمانان بۆ دنیای ئەمڕۆ پەرداخ و ئامادە نەوگین. ئێمە لەوانەیە دەرمۆردە مەشکە ژەندن و تەشی ڕێسان و مەڕداری و گۆلە تەماتە و ئەوانە بزانین، بەڵام ئێمە نەئەزانین استراتیژی چییە، نەئەزانین دەوڵەت چییە، نەئەزانین چیرۆک چییە، نازانین لەبەرەوەی کارمان پێینەوەگە. ئێمە معمولەن ئینسانگەلێک و گین لە جەمیەتگەلە 500-600 نەفەری 1000 نەفەری لەناوە زۆم و عێڵ و عەشیرەی خۆمانە لە منتەقەی خۆمان ژیانمان کردگە. بۆیە ئاگادارە تەحوڵاتە دنیای ئەمڕۆ نین. بۆیە کە تۆ تەماشای کتێوخانە ئەەکەی بەناوە کتێوخانی کوردی سڕاگیت و لە هەرچیشتە، یعنی تۆ بەلەخەرەیەشێ کەسایەتیهایەکت بوێت لە بوارە ئەدەبیوە، لە بوارە عیلمیوە، لە بوارە فەلسەفیوە، لە بوارە دیوان سالاریوە، قسەیەکیان بۆ کردن بوو بێت، ئەمانیانە کردبێت بە ئارشیڤ و پرتۆک بۆ تۆ بەجێما بێت تا تۆ لەم کەڵەکەبوونە ڕابردووە کەڵک وەربگری و ببی بە ئۆسای داسانەکە، کە بووی بە خەڵکێکی بندەس و بووی بە مێژوویەکی سڕاو و بووی بە کەسانێکە لە دەسەڵات دەرکرایت و بووی بەوانەی کە قەت لە ناو شاشە و ئاوێنەی دیگەرانە بووی، ئەم جاروەکەکەی ئێمەت لێ دەرتێت وەکو ملەوانەکەی کونە لە دەستبەر بووک. بۆیە ئەوەی کە بە دوو کەللەی سەرمان ئەیبینین بەناوە دەنگە تەقە و مژ و دۆم و ئاگر و ئەمانە هەیەجانمان پێدا. ئێمە تەبیعەتەن ڕووی جۆرا و جۆرە شەڕ ناناسین، بۆیە ئەگەر زرمە و ئاگر و دوو کەڵ هەڵەسێ پێمان وایە گۆڕانکاریە گەورەیەک ڕوو ئەدا کە هەڵناسێ پێمان وایە ئەوزاعەکە ئارام بووگە. تەبیعەتەن ئەوانەیشی کە هەر کام لەم بوارانە هەن و ئێستا کەلامێک و جێگەیەک و تریبوونێکیان هەست، تەبیعەتەن لە چوارچێوەی دەرخستن و خۆ بە زلزانینە خۆیانە مەتاڵبدا ئەڕژێنن، بەڵام دنیا هەم گۆڕیاگە هەم لەمە زیاتریش ئەگۆڕێت و ئەوانەی کە بە قەوانە کۆن قسەیان کردگە ئیتر دەمیانەوێتە تەڵەی تەقیاگ و قسەیەکیان بۆ کردن نییە. بام مثالێکتان بۆ لێ بەم کە لە ژیانە ڕۆژانەی تەکتەکە ئێوەمانان ڕوویداگە. ئێوە چاوتان تێ و گەدوو نەفەر بەیەکە و شەڕەکەن. شەڕەکە و مشت هاوێشتنەکە شتێکە، گێڕانەوەی ئەم شەڕە لە مەجالس شتێکی ترە. شەڕەکە کە ڕوئەدا 5 دەقیقەس 10 دەقیقەس چارەکێکە، بەڵام داستانە ئەم شەڕە هەتایە ناوڕێتەوە. وا هەڵسام و وا چوومە دەر و تەماشای ئەولام کرد و تەماشای ئەملام کرد و فڵانە کەس هاتە بەردەم و دامە ناوە دەمی و خولاسە داستانی بۆیژی. کێشەی ئیستە ئەمەسە کەسێ داستانی نییە بێژیتی، نە دەوڵەتە ئێران داستانی هەست بێژیتی، نە ئیاڵات متحدەی ئەمریکا داستانێکی هەست بێژیتی، نە ئەوانەی وانە شەقامەکانە ئێرانە بە پەرچەمە جمهوری ئیسلامی داستانێکیان هەست بێژیان، نە ئەوانەی کە ناویان پێگەگەل و دەستگاگە لە کوردیە داستانێکیان هەست کە بێژیان گشتی کەوت کەسە وەزع بێ چیرۆکی، گشتی خۆی داگەسە دەسە قەزا و قەدەر. ئینسان وەختی کارە مادی ئەکا، کارە سیاسی ئەکا، خۆی ناداتە دەسە قەزا و قەدەر، بەڵکو داهاتوو ئەخولقێنێت، داهاتوو دروست ئەکا، داهاتوو بەرەو ئەو ئیلتیجا ئەوە کە خۆی حەزی پێیەکە.
ئەها باڤڵە تاڵۆبانی دانەنیش بە دیدارە پارت دموکرات، ئەها چوو کابرای ئامەدی کردە سەرۆ کۆمارە عێراق، دانەنیش بە دیارە قەزا و قەدەر و ڕووداوی خوڵقاند، ڕووداوێکی خوڵقاندوا میدیاکانە هەرێم پێ ئێژن شۆک. ئەما بۆ ئێمە وەزعمان واسە ئەم دیبەیتی منە ڕوو بە تەمامە کەسانێکە کە هەنووز وزەیەکی کوردبوونیان واتیە، هەنووز دڵیان پڕە لە ئاوات و پڕە لە سات و سەودا و خیاڵ، بە شوێنە دەرفەت و هەلا ئەگەڕیان دەمێکە هەل دروست کریاگە، وەلێ دیتنەوەی ئەم هەلە و حەرەکەتکردنی تەبیعەتەن کارێکی ئاسان و بەردەست نییە. ئەگەر قەرار وایە گشمە لێ هەنجیری بخواردایە، هەنجیر بەدار و نە ئەمە. کێشەی سەرەتایی ئەمەسە کە هیچ کام لەم ئاغایانە فکر ناکەن کە چیان نییە. بزانە کابرا چووگە حیزبێکی دروست کردگە، دەسەڵاتێکی لە ئیقلیمە کوردستان دروست کردگە، ئەمە پێی وانییە سەرتاپای گیانی پڕە لە کون، پێی وایە فرە پەرفەکتە. ئەوەی کە تۆ ئیمڕۆ ئەیوێنی لە ئەنستی تۆگەلا بە ناو کورد منتەسەب کریاگە بە کورد، حەد نەهایەتە ئەو کارەسە و ئاینتوانی بیکە، لەوە زیاتریان پێ ناکرێ. بزانن ڕەوەندێکی کۆرنۆمێتری بۆ ئەوەی تێبگەین لە ئەوزاعی کەواینە ناوی ئەوڵ دەحفە ئەمانە کێن، دەوڵەتە ئێران کێز، یاڵەتە متحدەی ئامریکا چیەکە، داهات و چوونە و ئەبی چی بخۆڵخێنی. بزانن ئەم جەریانات گەلە کە بەناو جەریانات و کورد سەریان هەڵدا و هەر کامیان بۆ خۆیان مێژوویەکیان تۆمار کرد و دەسە خەڵکیشیان پێوەدا، هەر لە سەرەتایش و چیرۆکی هاوبەشی کوردبوون و شۆڕشە کوردیان نەبوو. ئاسانترین شێوە ئەوە بوو خۆت بەی لە نیگاه لێنینیستی و مافە چارەی خۆنووسینە لێنین هەڵگری و ئیتر کارە بە هیچێکۆ نەبێ. ساختارە حیزب چەپ، نگاه چەپ، وەختی جەهان دوو قوتبیە تۆ بەبارە قوتبێکا هەڵەقنی و داوای چارەی خۆنووسینەکەی. تا ڕۆخانە اتحاد جەماهیر شوروی ساڵە 91 کە اتحاد جەماهیر شوروی ساڵە 91 کەوت و هەلە کوردستانە عێراق سەری هەڵدا، یاڵاتە متحدەی ئەمریکا بوو بە تەنیا قوتبە دەسەڵاتدار دنیا، دیسکۆرسەکەی کۆمونیزم لە بین چوو و ئەزمون کوردستانە عێراق بوو بە مافە کوردە قەومی لە پشتە فدرالیزم ئامریکایی، کەوەش لە عێراق کریا جۆک بوو، فدرالیزم نەبوو. باسوورەت بە هەل ئەم قەبارەی هەرێمە کوردستانی لێ هاتە دەرەوە. ئێستا دنیا گۆڕیاگە، یعنی یاڵەتە متحدەی ئامریکا لە دەراوێشتەکردن و هەناردەکردنی لیبرالیزم پاشەکشەی کردەسەوە. ئامریکا نەیگەرەکە دنیا لیبراڵکە، ئامریکا نەیگەرەکە بەها ئامریکاییەکان بەناوە دیموکراسی و مافە مرۆڤ بە دنیا سادرکە. ئامریکا سەنەدێکی داگەسە دەرەوە بە ناو سەنەدە ئەستراتیژیکە دفاعیە یاڵەتە متحدەی ئامریکا ساڵە 2026 23 جانیوەری 2026 لە سایتی پنتاگۆنا هەست. نەوەڵا کاکە حەمەلاو، من وەکو تۆ لەژێر دەسە دەوڵەتی کوردی نەوگم و مامۆستای زەڵفزەردە کوردی دەرسمی نەداگە و هەر ئەوەنەی لێزانم، پێت ناخۆشە بابی کەمە فارسی. ئیتر ئەم مەردمە بەیتەلعەیوەن، خۆت بەیتە دەسە مەردم هەرێکێ دەسەکاوە کونالی وتیا خاسیەکانە خۆی ئێژێ. ئیستا جنابە فرە پاڕاو قسەکەی، پاڕاو کە قسەکەی ئێمە مەڕیخمان گرتگە دەست هەڵگرن، پیتکتێری لوتە لارە و عینەکە گەڵخراوە و بەڕاستی من تاقەتم نییە گوێ بگرم و دەینێسە بڕۆ تۆزی متالعەکە کاکەگیان. متالعەکە کاورایەک سەردەمانێک لە ئوروپا لەدایک بووایە، دەبوایە زوانە مەحەلی بزانیایە، دەبوایە زوانە لاتینی بزانیایە. ئیستا تۆ مناڵەکە دەهەنێریتە مەکتەب عەرەبی فێریەکەن، ئینگلیسی فێریەکەن، بابا ئێوە زوانەکەی دایکیشتان نازانن، ئێوە ئەدەبیاتە کلاسیکە کوردیش زاهرە ناتوانن بخوێنەوە، ئێوە یەک بەیتە گۆرانی ناتوانن بخوێنەوە، یەک بەیت
من سوێن دەخۆم ئێوە نالیش ناتوانن بخوێننەوە، مەحویش ناتوانن بخوێننەوە. ئەگەر پێتان وایە من مەجبورم بە شێوەیە پابلیک قسە بکەم و تۆ ئەزانی ئەتوانی هەر پیتکێک بێری، من دەمێکە ئامادەی ئەم شرایتمە با بزانی هەم زوانە تیژم هەست، هەم شەقم هەست، هەم ئستدلالم هەست. خۆ من فڵتە فڵتکەر و قسە فرەکەر و ڕوودار و مەزهەلە و مەزەی پای ئەرەق و ئەمانە خاسە ناسم. ئیستا باشترە دانیشی گوێ بگری وەگەنە لەقمە ئەقۆمێت ها، خراو لەقمە دەقۆمێت. ئەوێ نمۆ هەڕاکەیت و دەرەچیت و فرمێزگۆ چاوتا تێتە خوار و بەخوا کەربووم و نەمزانی و سەنەدەکە ئیاڵەتە متحدەی ئەمریکا داگیسێ دەرەوە ئێژێت کە ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئیتر بە شوێنە چمکە ئەبستراکتە ناوە. ئیاڵەتە متحدەی ئەمریکا بە شوێنە بەرژەوەندیە مادیەکانە مردمە ئەمریکا ئەڕوا. ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئیتر کەسانێک وابەستە بەخۆی ناکە پوڵ بکاتە دەمیان، بەڵکو ئیاڵەتە متحدەی ئەمریکا شەریک ئەگرێ و ئێشێ ئەوەی چەک و چۆڵ و ئیمکاناتی ئەنگەرەکە لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا بیسێنن. ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئێشێ تەبدیل بووێ بە وڵاتێک کە وڵاتێکی سەنعەتی وە چەک و چۆڵ دروستەکە، هەم بۆ خۆی هەم بۆ دۆست و ڕەفیقەکانی. کەواتە ئەوەی تا دوێکە ویالۆنی ئەژەن بە دیارە لیبرالیزم و مافە مرۆڤ و دمۆکراسی و تەکەسر و تەنەووع و فرەڕەنگی ئیستا باشترە بڕوا زۆر نالێبا، پەنج قەرانی پێنادەن. ئیاڵەتە متحدەی ئەمریکا و هەر کەسێ دۆلارێ بە ئەندازەی $10 کاری لێ ئەکێشێت. ئەمە سیاسەت جەدیدە ئەمریکاست. ئەمریکا نەیگەرەکە پۆلیسە جەهانوێ، ئەمریکا گەرەکێسی گوندەی جەهانوێ. معزەلاتە کەس هەڵ ناکات، دەستی بەسەر دەریاکان و دەستی بەسەر گەرۆکانە دەریاکان ئەگرێت، لە خەلیجە مەگزیکۆ تا کاناڵە پاناما، تا تەنگەی هۆرمۆز، تا کاناڵە سوێز، تا بابل مەندەب، تا جەبەل و تارق، تا تەنگەی مالەکە. ئەمانە ئێشەی بگرێت و لە کۆنترۆڵە خۆی دای بنێت. ئەمە سیاسەتە ئیاڵاتە متحدەی ئەمریکاس. پس ئەوانەی کە کوردبازیان ئەکرد و ئێران بازیان ئەکرد، ئمڕۆ بۆ گرتنە پوڵ و ئیمکانات لە ئەمریکا قسەی جەدیدیان نەماگە، فقط ماگەسە ئەوەی کە من چی ئەتوانم بۆ ئەمریکا بکەم، ئەمریکا ئیتر تۆ نابارێزێ. ئەمریکا تا ئێستا لەوەڕ مەفتی پێداگە، لەوە ڕیگی لەمە و بدووە، لەوەڕ مفت مەوجود نییە. پێتی وت پەلامارە ئێران بدە، پیاگمگەرەکە پەلامارە ئێران نەدا. تا ئەوەی چەک و پوڵی داگە پێتان بەناوە هێزە پێشمەرگە لە چاڵە چاوتان دەریبێرێ. وەم زوانە وەم ڕاحەتیە. ئەمە سیاسەتە ئیاڵاتە متحدەی ئەمریکاست. تۆ دیکتە ئەدمینستریشنی ترامپ لە یەک جێگە باسە دموکراسی ناکە، باسە هەناردەکردنە دموکراسی ناکە، باسە ئەم جۆرە بەهاگەلە ناکە. دنیایەکی تر خوڵقیاگە و لەم دنیا جدیدە تۆ جێگەت ناوێتۆ. دەوڵەتە ئێران پێکهاتەیەکی جعلی بە ملەتێکی نەبوو، بە ڕەنگاڵەیەکی بە زۆر پێکەوە لە کێندرا و بە دروستبوونە کێشەوە قەیرانە دەرونیە گەورەس. دەوڵەت لە ئێران دارای کێشەی ساختاریە بەردەوامکردنە دەسەڵات بوو. ویستی بە ئیاڵەتە متحدەی ئەمریکا تەراشی بدات. ئیاڵەتە متحدەی ئەمریکا سیاسەتەکەی گۆڕیاگە
ئێشین نیشان بدات دۆناڵد ترامپ لە دکتۆرینە جەدیدیە لەگرا دۆناڵد ترامپ تەنیا نییە لە دکتۆرینە جەدیدیە ئەووەڵین دەستکەوتە گەورەی دەوڵەتە ئێرانیە دەوڵەتە ئێرانی ئێشێ بەعەلەنەن و ئاشکارە ئیعلام بکات سەگەهارە ئەمریکاس ئەگەر نێژی سەگەهارە ئەمریکاس و تەنگەی هورموز لە ئەختیارە یاڵەتە متحدەیە ئەمریکا نەوێت و پادگانگەلە نظامیە ئەمریکا نێتە ناوە خاکە ئێران تا بتوانێ هەم مەهارە چینی پێ بکە هەم مەهارە ڕووسیەی پێ بکە هەم مەهارە وڵاتانە کەنداوی پێ بکە دەوڵەتە ئێرانی ناتوانێ بەردەوام بێ دەوڵەتە ئێرانی قەیرانە ساختاری دەرونی هەز شەڕیان هەز ساحێ و دەسەڵاتەکان لەسەر دەسەڵات دەوڵەتە ئێرانی ئەوەی سەوادی نییە بخوێنێتەوە و حەمەی حاجی مەحموود گوێرەکەیەکی دواکەوتگە قەرارگای ڕەمەزانە با بزانن دەوڵەتە ئێرانی هەمیشە لە عەسرە مۆدەرنا کێشەی دەستوە دەستکردنە دەسەڵاتی بووگە با بزانن ئەوەی ئێستا ئەیوێنن تەکە 1970 فەرقەکە با بزانن تەکە سەردەمە 10 ساڵ دوای 57 فەرقەکە خامنەئی زمانێ بەدەسەڵات گەی کە ئۆلیگارشیە ئێرانی بتەو نەبوو بوو مستەقەڕ نەبوو بوو دەسەڵات و شەبەکەی ڕۆچووی نەبوو لە ناوچەکە و لە جیهانا پێیدا نەنیا و ئێستا سەدان کانونە دەسەڵات لە ئێران مەوجودە کە لە تەیە 30-40 ساڵە ڕابردوو پێگەی خۆیان محکەم کردگە کەسیان ناچێتە ژێرەبار کێشەیە یاڵەتە متحدەیە ئەمریکا وا لەگرا یاڵەتە متحدەیە ئەمریکا نازانێت کە ئێرانیە دوو باڵی هەست باڵێکی ئاریایی ناسیۆنالیستی شاهیە کە دەستنیشاندە و شکست خواردگە باڵێکی شیعەیە ئەسنا عەشەری وڵایەتە فەقیهە کە ئەمیشە شکستی خواردگە ئەمانەی لەسەر دەسەڵاتن لەسەر قسەکانیان بێنە خوارۆ ئەم فشە و هاش و هوشە کردگیانە لی بێنە خوارۆ ساعەتێک بەسەر دەسەڵاتە تاران ناتوانن دانیشن ئەمەی کە تۆ لە خیابانەکانە تاران ئەیوێنی بە چەک و چۆڵ و ئیمکانات تێنە دەرۆ نیشان ئەدات لە دەسەڵاتە هەرۆڵە ئێرانی کە چەنێ هەرۆڵ نەگریسیاگ وە شەکەنەندەز وە فرەجایڵە ئەگەر دەسەڵاتی بواە قودرەتی بواە پێویستی بە شانۆگەریە ناو خیاوان نەکرد پێویستی بە نیشاندانە چەک و سیلاح و نیشاندانە تفەنگ بە خەڵکی نەکرد دەوڵەتە ئێرانی ڕۆخیاگە دەمێکە ڕۆخیاگە دەوڵەتە ئێرانی دوای ئینقلابە کەزاییەکەی ژینا کە بە هیچ کوێنەگەیی مەجبور بوو واردە ئەم فازە بوێ و بازیە گەورەی خەتەرناکێکی کردگە لەذا دەوڵەتە ئێرانی کۆناوێتەوە و ئێمە نایەڵین کۆ بوێتەوە شەڕ وا لە لووتکەی خۆیان نەوێسیاگە ئەم کارەش وا ترامپیانیەکە خاسیان پێیەکە تا زرمە زرمە بۆمب بێت ئەوانەی ناوخۆ دانیان لە یەکتری گیر ناوێ یەشێ بیان وەیتە ناوە وەزعیەتە تەعلیق تا لە بەرامبەر یەکتریا بوێسن پس ئەم ڕەوەندە کە ئەچێتە بەرۆ مەطلوب بە ئێمەی واتیا بە شەرتە ئەوەی کە تەمامیەتە بوروکراسیە دەوڵەتە ئێرانی بڕۆخێت ئەما مەسئلەی کورد مشکڵە سەرەتایی نەبوونە ڕەوایەتە بێجگە لە ئێمە بزان کاکەگیان ئێمە کۆمەڵی ئەنیستیتۆمان هەست بە خاسیا بەخراو تا ئەگرا هاوردیان بە هاوکاریکردن لەگەڵ دەوڵەتە ئێرانە ویستیان خۆیان حێفزکەن ئیسێکە بۆ داهاتوو هیچێکیان بۆ وتن نییە فۆرموڵە قەدیمی ئێرانە متەکەسرە فدراڵ ئەم پەنجخرا نایرێ ئەمە بە هیچ کوێ ناگا ئەمە هیچێکی لێ دەرنایێت ئەمە ترسی ئەوەیشی هەست دەوڵەتن لە بینچوویە ئێرانی لە تارانە ئەمانە لە تاو بێلیاقەتی خۆیان ئەبڕۆن دای بنێن و ڕوبەڕووبوونەوە لە شەرایطە ئێستا ئێشێ ئامانجە سەرەتاییەکی بووە کە ڕووخانە بوروکراسیە ئێرانیە و ئەمما حەرێمە کوردستان ئاغایەنە حەرێمە کوردستان منافقی بەسە خۆتان نەزان حاڵتان خاس نییە خۆتان نەزان بۆتان ناچێتە بەرۆ ئەوەتانە دڵتان بە ئەربابە ئێرانی خۆشکردگە ئەربابە ئێرانی نەماگە
ئەگەر پێت وایە بە دوو محافزەی سلێمانی و هەولێر قەپە بەسەر دنیا کردگە وەختێسی ئاڵۆ گۆڕێک لە سیاسەتەکانە بکەی من ئەزانم لە ناوە ساختارە حیزبی ئێوە سەدان ئینسانە خوێڕیە حانقە ئەحمەقی واتیە لەبەر ڕاگرتنە پێگەیە خۆی قسەی ئەحمەقانە بە گوێتان ناخوێنی پارتی دموکرات و کوردستانە عێراق تۆ لە بروکراسیە شکست خوارد لە باڤڵە تاڵەبانی ئەمە قبولکە کۆنگرەی ئەستراری بگرە بەشێک لە پاراستنە دەرکە بەشێک لە سیاست مەدارەکانە دەرکە ئینسانهای نالایقە فاسدە گەڵ سوزاکین بۆیە باڤڵ توانی دەگەی واتانە لێبا دیارە ئێوە لە ڕووبەرە گشتی و ئێژن ئێشمان پێنەگەی خۆتان خاس ئەزانن منیش خاس ئەزانم دەردە خراوێکی نسیبتان کرد بروکراسی حکوومەتە هەرێمی لە دەستان دەرهاوردگە ئێوە مەجبورن ئەمڕۆ بە شوێنە باڤڵە تاڵەبانی هەڕاکەن ڕێگەیشی ئەوە نییە چاوتان بوقتن فکرکەن بە ڕشوەدان و بە قسەی ئەلەکی کردن هەلیەکەن کۆنگرەیەکی ئیسراری پارتی بگرن واقع بینانە بنوارن پێیانە ئەو وەنە دەوروبەرتان پڕگە لە ماسا و کەر و دەڵە دز و فاسد و گەڵ سوزاکی خەریکن هەرچی کارتە بازی ئەیدۆڕێنن کاک مەسعودە بارزانی دەستگاهە پاراستن کە بۆ تۆ دەیتا کۆ ئەکاتۆ ئیشی چوار مشکە گەوری تیاوی ئانالیزە دەیتا بکات دەیتا بە تەنهایی سەرێ لێ ئەشێوێنێت ئیشی کەسێکە بوێت ئانالیزی بکات دەیتاکە بۆت تاوات لێ نەقۆمێت ئیشی تۆزێک بە شەهامەت و بڕیارتان بدایە ئێوە مەشیایە دەسە ئیسرائیل و ئەمریکاتان پیا بوردایە بڕواینە ئەو دیو بۆ ئێران ئێوە مەشیایە ئامادەیە پەلاماردانە بەغا بووایە ئێوە مەشیایە ئامادەیە گرتنە کەرکووک بووایە ئەزیز من لەگرا تکراریەکەمە بوتان ئەم جۆرە ڕەفتارە ئەیکەن بۆتان ناچێتە سەرۆ و بۆتان ناچێتە سەرۆ لەگەڵ ئەوانەی شەک ناویان حیزبە کوردستانە ئێرانە و وەکو خۆتان فاسد ڕەفتار مەکەن با ئەو دەردەی ئێوە وەسەرە کورد نێرن لای ئێمە نەیکەن ئەم دنیا ئەگۆڕێ خراویش ئەگۆڕێ حەسابت دۆلارتان لێ ئەکێشنۆ لەم وەسەتە شەڕمان و نەمانە گەورەیە کورد نەکەن ئەو مەسیرە بەرەو نابوودیە کورد هەڵتان گرت تەکمیلی ئەکەن لە یەک جێگەیەکە ئیشی دانیشی بڕوانی تە حەقبەکەی خۆت بە دروستی پوڵ هارتانی کردگە ها پوڵنەوە هیچ ئێوە تەحلیل بۆ ئەکەن دەستگاتان بۆ دانیاگە مەبەستتان چییە لەم دام و دەستگا مەبەستتان ئەمەسە بمێنێن و نەوت بفرۆشن دەی 32 ساڵە خەریکە نەوت ئەفرۆشن کوێتان گرت چ قورساییەکتان دروست کرد جێجەبێ کەسی وێم تۆم کردن بە کەس نە بە کەس شیاوی نە بە نیمە کەس ئێوە وە دەرد خۆتانیش ناخۆن لە یەک جێگەیەکە نەتانزانی برسیتان و کەوتنۆ ملیا لە جێگەیەکە ئیشی بابەنۆ کورد دەسی بۆ ئەسڵحە نەورگە چون پولینە و دەسی بۆ ئەسڵحە نەورگە چون بیناینە و چون ڕئیسە شارەبانی کوردینە و لە سنە ئەوەسە ئارەشە لە هۆنی ئوستاندارە تا یاسین ڕەمەزان کورد بوو ئەسمەت ئۆینۆ کورد بوو کوردە قەومی بوو تۆرکۆ تۆزال نیوەی کورد بوو حەمەی ڕەحیمی کورد بوو زەنگەنە کوردە مشکڵە کورد لە ڕۆژە ئەوەڵ و سڕانەوەی شناسنامەی تاریخی بوو دەرکردنی لە مێژوو بوو هاڕینی بوو خەیلێ پێتان خۆشە مردمە ئێمە هاڕیاگە دوو تیرە ئامانجێ ناگەینی فرە بێ ئەقڵە لەم دنیا حچێ سەری ناوێت و فرە خاسە جێگەی ئێوە ئەمنە دەئیستا ئەمە داڵدەتان ئەدات داڵدەی کوێتان ئەدات
ئێوە هەنووز نازانن دەوڵەتە ئێرانی تەکانی خواردگە سەر خێتان ئاغایانە پارتی ئێوە لە کەرەج گەورەنە و گن فارسی لە من خاستر قسەکەن لە کەرەج و گنها لە ئیلام و سەقز نەوگن لە کەرەج و گن لە پاڵی دەسی تارانە چۆن ئێرانی ناناسن چۆن بێجگە لە کەنیشکە ئێرانی کوڕەکانە ئێوە هیچ دەرکێکی لە ئێران نییە ئێوە چه خانشێکتان هەسەبارەت بە ئەوزاعی کەڕواتە بەرەو دەستگاهای ئەمنیەتیتان پلانە چەند ساڵەیان هەست ئێوە کامە بەرنامە من تەحەداتانەکەم یەک بەرنامە بێرنە دەرۆ بەرنامەتان وگە 5 ساڵ لەسەری کارتان کردگە پێیگەیگەن ئێوە بەرنامەیەکتان هەست کاری بۆکەن و پێیەگەن دادێ دەوڵەتە ئێرانی نەماگە ئەمەی من پێتان ئێژم دوژمنایەتی نییە بفامن قرار نییە کاورا بۆتان پانکات و دنیای مۆدەرنە بەحسە سیاسیە تەزادە مەنافعە تۆ خەریکی بەلای خۆتۆ لار ئەیوەی تا قیامە قیامەت ناتوانی وابیوەی ناتوانی تا قیامە قیامەت ئەبر و مانگ و خۆرەتا و دەست ناتە دەسی یەکتری تۆتی کەنانێ بخۆی خوا ئەقلی داگە شەهامەتی داگە ڕۆژێ نەتزانی 2 ڕۆژ نەتزانی 3 ڕۆژ نەتزانی دەوڵەتە ئێران نابوود بووگە حاڵیتانە یا حاڵیتان نییە بزانە ئێمە نییە مشتێ مەردمانە زاهرەن ئەحمەقێکین مەسەڵەن نازانین پارتی زەربەی گەورەیەکی خواردگە وڵا هیچ ئەیبمان نییە و لە هەولێر دانیشتگین و معاشەکەتیت و گورە کاورەی کاول پارتە دموکراتە کوردستانە عێراق 100 ملیارد دۆلاری شیلوێ ناوێت و پابلۆ ئەسکۆبار فەرقە پارتە دموکراتە کوردستانە عێراق تەکە ئەو حیزبانەی تر تەکە جەریاناتە کارتە لە مەواد مخدر ئەمەسە هەیکەلێکی حقوقی قانونی هەست ئەویش حکوومەتە هەرێمە کوردستانە دام و دەستگای حکوومەتە هەرێمە کوردستانە سەرۆکە هەرێمە کوردستانە سەرۆکە دەوڵەتە هەرێمە کوردستانە حکوومەتە هەرێمە کوردستانە تۆ ئەم پۆستانەت نەوێ هەرکوێی دنیا بڕۆی کەس ڕێگەت نادات کەس نادوێنێت کەس تۆی بەلاوە مهم نییە باوڵە تاڵەبانی بوروکراسیە هەرێمە کوردستانی لە بین بردگە وا لە ژێر تەهدیدە حتا پۆستە سەرۆکایەتی هەرێم یا سەرۆکە حکوومەتی پێ نەدەن تەشکیلە کابینەتەکە ئێوە نادات بڕۆ تەنازولی بۆ بکە لە یەک جێگەیەکا فێر بوون واقعی بنواڵنە خۆتان من وتکمە ئێوە پوڵتان نییە ئێوە پوڵتان هەست من وتکمە ئێوە قاچاق نازانن بکەن ئێوە خاص قاچاقەزانن بکەن من وتکمە ئێوە نازانن پوڵ بشۆرن با ئێوە خازەزانن پوڵ بشۆرن من وتکمە ئێوە تەکە دەستگاهای جاسووسی دنیا ارتباطتان نییە با ئێوە پەیوەندیتان لەگەڵ هەرچی دەستگای جاسووسی دنیا هەست وەلی لێودا پێتان هێژم ئێوە ئاین و حکوومەتداری نازانن لە هەڵبژاردەکردن ئینسانەکانت دەور و پشتان یەکجار کاولن ئەمەی کە ئیستا لە ئێوە قۆمیاگە کنگرەیە ئەستراری گەرەک و ئەمەی کە نازانن لەم جەنگە لەکوێ بوێسن نیشانەی سەرگەردانیتانە ئەوزاع لە ئێران وا ناچێتە بەرەو ئێمە واردە شەڕێکی 5 تا 10 ساڵە بووگین ئەوانەتانە لە هەرێمە کوردستانە پاڵتان بۆ داگەسۆ و پاڵی بۆ مەدەن و خۆتان ئامادەکەن لادەیەکتان هەست ئاوانی کەن و باخێکتان هەست دەسی پیابێرن هەرێمە کوردستان و عێراق تابع ئەوزاع تارانن تاران بڕۆخێ بەغاتان ڕۆخیاکە تاران بڕۆخێ هەرێمتان ڕۆخیاکە ئەگەر دروست حرەکەت نەکەن ڕۆخیاکەن هیچێکیشتان بۆ ناچێتە سەرۆ یاڵاتە متحدەی ئەمریکاش داڵدەتان نادات سیاسەتە جدیدە یاڵاتە متحدەی ئەمریکا واسە
تۆ خۆت فکری و حاڵە خۆت نەکەی کەس وە فریاد ناکەوێ من ئەزانم ئێمە مردمان سەخیفێکین چون گەورەمانتیانەوگە چون دانشگای گەورەمانتیانەوگە من ئەزانم کە ئێمە مردمانە چنووکێکین بەرچاو تەنگێکین مردمانە ڕزیلێکین من ئەمە ئەزانم ئێمە حیچ و پوچین بەڵام گەرەکمانە لە ناو یەکتریا خۆمان فرەوە قارەمان نیشان بین من خوا هاوردبنی وەڕیشە دانەوە دانەتان پێ بکەنم من دەسم نەقوچا ڕووم کرد پێتانەموت بە شێوەی عەلەمی ئەگەر خۆتان پیاگوایانە کەڵتان لێگە دەوڵەتە ئێرانی نابوود بووگە و منیش نابوود یەکەم ئەگەر وە دیارە هەمە خەیارە دانیشتگەن وەزعتان خەیلی خراوە ئەگەر زیقتان کردگە و دەسە درۆنە ئێرانی هەر ئەوەی پێئەکردن ئەگەر پەلامارە ئێراندان بایە لەوە زیاتری پێ نەیەکردن بەش سپای پاسداران بتان خوا بەش قەبکات و سەرتان ئێوە نەتانگەرەکە واردە ئەم شەڕە بوون منافقی تیا بکەن ئێوە واردە ئەم شەڕە بووکن ئێوە لەم شەڕە هەن وەختی دولارە مفتتانە خوارد قاچاقتان ئەکرد ئێوە واردە ئەم شەڕە بووگن تۆ ناتوانی لەم شەڕە قاچە کێشیتە دواوە یا مرد و مردانە بڕیاری لێبە و بەرنامە بچۆناوی یا پلاتفۆرمێکی مشترک دروستکەن بێ پلاتفۆرم هیچێکتان پێی ناکرێ دەست هەڵگرن لە دێهاتی گەری دەست هەڵگرن لە نەمایشە ئەلەکیە دەم و دەستگادان و پڕۆژەی ئەحمەقانە نووسین سات و سەودایەکی گەورە بکەن ئەو سات و سەودای گەورە دەم بەنە دەمی یەکتری و دروستیکەن مەرجعیەت بە پوڵ نییە مەرجعیەت بە گەورەی شخصیەتە مەرجعیەت بە هەبوونە ئەقڵە مەرجعیەت بە دانە بڕیارە لە سەردەمێکا کە کەس ناتوانێ بڕیار بە وایەوە ناتوانن بڕیار بن شەڕە ئێران شەڕە ناوخۆییە ئێرانە شەڕە ناوخۆییە ئێران تەواو ناوێت ئێمە مانانیش دەسی لێ هەڵ ناگرین تەکلیفە ئێمەش لە تاران مشەخەسەوێت ئەوە نەیشە مەخوێنەوە گوێی ئەو حیزب گەلە حیزەیان کەن بەریان دەرما کارە خۆیان کەن تا ئیسە 500 درۆن و خوارگە با 500 تر بخۆی خۆ ناوسکردنەوە ڕیاگە بڕۆ ئەو دێو بۆیان باشترین دفاع حەملەس وا دیارە لاپەقمی و قنپاڵۆ خستن تەواو داتانی پۆسانگە لە جێگەیەکە نەتوانی بڕیارە گەورە بووی بدەی پشکە گەورە ناتوانی بیگریت دەوڵەتە ئێرانی ڕۆخیاگە من تکراری یەکەم و دەوڵەتە ئێرانی ڕۆخیاگە مەگەر تۆ گەرەکری وە تف بیگریسێنی تۆ ناگریسێتۆ خۆتان مەدەنە پاڵە دەوڵەتە ئێرانی خۆتان نابوو دەکەن مەکەن ئۆسای ئەم داسانە منم و هەر نەفەسێکە من هاتم وا ئەقۆمێت تەمامە ئەم مودەتە قسەیان بۆ من هاوردۆ کە تۆ دانانی تۆ لە خۆت لیاقەتە نیشاندا و من دانم پێ تۆ نەنیا تۆ لە جێگەیەکە هاتی بێژی من نایزانم لە دەمەدەم کەوتی بەڵێ نەفتت دزی بەڵێ دۆلارە گرت بەڵێ ئەمانتە زانی دەی خۆشی وەخوەت ئیتر چیەکەی وا ئەمە 32 ساڵە چیتان کردگە بزان ئاغاگیان من معتەقد نیم کە من بە تەنهایی ئەتوانم تەمامە گۆڕانکاریەکان زوو ئەنجام بەم من معتەقدم کە ئیشی تەمامە هێزە جامعە و کۆمەلگا بەکاربێری بەڵام نە بە ماساوکردن
ئینسانە بەرچاوچنووک ماساوی بۆ بکەی زیاتر نییە قوچێ ئشی تێی هەڵدەی تا مشتی بکاتۆ ئێوە بۆ قەسەمتان خواردگە حتا تێڵاتان تێ نەوەڕەن دەست هەڵ ناگرن لە کەرێتی بۆ قەسەمتان خواردگە ئەمە کامە نهێنیە وا لە قنگە ئێوە کەس نایزانێ و ئێوە وا هەڵس و کەوتی پێکەن دەی تۆ ئەگەر نهێنی زانویت چۆن لەناوە بەغا دوو کورسی نەبوو دفاع لێ بکات سەرۆکایەتی نەدەی چۆن تۆ ئەوەنە ئیتلاعاتە هەست و نهێنی ئەزانیت و موسات واتە کاو CIA واتە گاو ئستخباراتە ئێرانە واتە کاو پاراستنە هەست و چۆن خەوەرە نییە چی دێ قۆمێ قسەی آخر ئیمکانیە ویلایەتە متحدەی ئەمریکا مەجبور بێت وەختی شەڕەکە لە تاران یەکلایی ناوێت و بڕیارە ئەوە بدا کە ئێران بڕواتە ناوە شەڕە ناوخۆیی مەجبور بێ حتمەن بەشێک کە ورود دەکا کوردە ئەم کارتە نەسووتگە نەچووگەکە بچێت کوردیش ئەحزابە کورد ئێرانی ناوەنەوە ئیشە حکوومەتە هەرێمە کوردستان نیرۆ بدات هەم پارتی هەم یەکێتی تەکلیفیان لێکەن با کوڕبوون بێژن نایکەین ویلایەتە متحدەی ئەمریکا سڵح لە ڕێگەیە قودرەت و تێرێت ماساو بۆ کەس ناکە کردت نەتکردێتەدا ویلایەتە متحدەی ئەمریکا پابەند بە یاسای شەڕ نییە هەر جنایەتێکەکە چون گەرەکێسی دەسەڵات نظامیە خۆی حیفزکە دەورانە دۆلارە مەفت خواردن تەواو بوو دنیا گۆڕیا وەکو ساڵە 91 بوو دنیا گۆڕیا ئیستێکە دنیا گۆڕیا ئەگەر متوەجه ئەم داستانە بوون شەڕ تەواو نۆگە دەوڵەتە ئێرانی ڕۆخیاگە و ئێمە نایەڵین بوروکراسیە ئێرانی بمێنێتەوە ئێمە نایەڵین دەوڵەتە فەشەلە دەستکرد دەسە بێگانە لە تاران جارێکی تر تەباتم لە سەرمان ئەگەر ئێوە کوردتان سەخیف کرد من بە ئاخێزە کوردەوە لەسەر بەخۆ سعیم کرد ئینسانە گەورەی بەرزەمە لە کوردی دروستکەم تا ئەم دەقیقەیشە تاوانە تەخریبە ئێوە ئەدەم لە دروستکردنە ملەتێکی کۆیلەی تێ هەڵدریاگی مەجبوری سواوی سوالکەری خۆ حیج نەزانی بەڵێ بۆ دیگەران کەری لە هەنا یەکتریا گوو لە دڵی خوێڕی هەرچی ئێوە کردتان لە تەیە دەهەهای ڕابردوو من مەجبور بووم لەگەڵی دەرکەوم بەڵام بەم داستانێکتان بۆ بێژم کەسێک ناوێت بە قەهرەمانە فیلم بە ئاسانی شتێ بێتە دەسی تۆ ئەگەر قارەمان دروستەکەی بۆ چیرۆکەکەت ئێشێ هێزی بەرگرتنە لەم قارەمانیشە دروستکەی ئەو هەرگەرێکی بڕوا ئەم هەرمانەعی بۆ دروستەکە ئێوە گشتان مانعتان دروست کرد بە خۆتان بە کۆمەڵگاتان بە ئەقڵیەتە مردمتان بە سواویتان بە حەزبە نۆکەریکردنتان بە بەچکە ڕەعیەت بوونتان و من بە تەنهایی سعیم کرد حەدە ئەقەل 10-20 دانە ئینسانە گەورەی کورد دروستکەم خۆی وە گەورە بزانێ ئەوەی من 10 ساڵە پێش دیم ئێوە لە کوولەکەی تەڵیشانەتانە دی ئێستەیش پێتانێژم پێت وایە وا بۆ دەچێتە بەرەو دەی ئومیدوارم ڕۆژی نەگات نانە ڕقەبەمە دەسە ئومیدوارم نەیوێنم هەر کەسێک کەسە حرفێکی بەسە وایتە ناوە شەڕێکی 5 بۆ 10 ساڵە چەک دروستەکەی فیشەک تەهیەکەی ئوردوگا دروستەکەی ژێرخان دروستەکەی ئەگەڕێتۆ زێدە خۆت باخەکەتان ئاوانەکەی تۆ حەواست بوێت و خانەوادەیشێ پیاگوە بڕۆ بازار 50 کیلۆ خیرەت بسێنە ئەمڕۆ خیرەت کەمە بڕۆن تووزێ خیرەت بسێنن و دەردتانە خوا وەختە خۆی حەلیش نەوگە دامەنیشنە دیارە ڕووداو دامەنیشنە دیارە تەحلیلگەرهایە ئەحمەقە ئیقلیمە کوردستان وانیە کاورای ئەحمەق دوو کەلەمە فارسی نازانێ هیچێک نازانێ تی یەک مش تۆڕ ڕەهات دەرمەوردە ئێرانێژێ هیچێک نازانێ دەرمەوردە ئێران هیچێک
لە جریاناتە سیاسی نازانی، لە اتفاقاتە تاریخی نازانی، نەقدێکی بنیادینی نییە، هەرکە وەزانێتە سەلام عەلیکم حالت چتەورە ئەزانێ بوو گەسە پسپۆڕ بوارە ئانالیزکردن. ئەوەنە لەم دەورانە متەئەخرە تەحلیلگەرە ئەحمەقمان چاوپێ کەوت، لە هیچ دەورەیەکی تاریخە نەماندی، هەر کەرێ لە هەر کوێ دەرەچێ یەکسەرە پەل یەگرن بۆ ناو تەلەڤیزیۆن دایتخوا بێ تەحلیلمان بۆ بکە. یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆیەوە کەماکان نێشێ لە ناوە ئامادە باشاون. ئەوانەی وانە هەرێمە کوردستانی شێشە فکرە و حاڵە خۆیان بکەن. ئەمانیشە من کردم تحقیرە کەسێک نەبوو، ئێوە حیزبن وانە سەر جێگەی خۆتانە دەسەڵاتتانەز. من تحقیرتان ناکەم، من خەریکم پێتان ئێژم، ئەم وەزعە کە تا ئیستە بردگتانە سەر بەرە و بەسە. فکرێ لە حاڵە خۆتان بکەن، دۆڕاندنە ئێوە کارە ئێمە سەخترەکە، سەختی مەکەن. بدۆڕێ نەنگە ئێوە ئیشی ئێمە جواوی بین و هیچ کەسیش هیچی لێتان مەگەرەکە، زیق مەکەن. ئێوە نانتان هەست خۆتان بیخۆن بەشکە برسیتان نەوێ. لایەوە خۆش.